من خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرە لەگەڵ جەنابتانە لە بەرنامەیەکی تایبەت و بەرنامەیەکی کولتوری جوانی لەم شێوەیە کە ئامادەم قسە بکەین لەسەر بواری شانۆ بە هەموومانە فەرەنگی و کولتوری و بە هەموومانە زانستی و علمیەکانی و بە هەموو شێوەکانی و مەقسەی لەسەر بکەین. من خۆشحاڵم کە ئێوە لێرن بەخێر بن. من لەوە دەست پێ یەکەم لای من شانۆ پەیامە ئاوە هەناسێ. پەیامە بۆچی؟ بۆی کە ئێمە هەمیشە کە ڕوبەڕووی خەڵکی خۆمانە بینەوە لە ئیشێکا لە کارێکی شانۆیە پەیامێکمان هەیە بۆیان تر ئەو پەیامە بە پێی ئیشەکانە گۆڕێ. ئاویش بریتە لە ژیان، ینی ئاو نەبێ ژیانەوە سێ هەناسەژی ترەوە خۆمان نەزانین هیچ ئینسانێک هیچ کەسێک هیچ ژینگەیەک بەبێ هەناسە و بەبێ هەوا ناتوانێت ژیانکە. من بەڕاستی ئەمڕۆ شانۆ لای من بۆ خۆی تایبەتمەندیەکی خۆی هەیە. هەر لە سەرەتای دەست پێکردنمەوە تاوەکو ئێرە زیاد لە 30 ساڵە تقریبان چارەکە سەدەیەک و چەند ساڵێکشە کە ئێمە لەو مەجالای ئیشەکەین بە تایبەتی لە چەمچەما. ئێمە بۆ خۆمان لێرە ئیشی زۆر جوانمان کردووە، ئیشی خراپشمان کردووە، بەڵام بەداخەوە ئەمەسایی نەسەرعازبوون بوو لەلا لێرەیەک بڕینی تێ بکەین. شانۆک و هونەرێکی درامی کە باسیەکەین خەڵکێکی لە دەروی من و تۆ کە ئێسم بەرنامەیە بینێ کێشەوەی هەیە نازانێت چۆن سێری شانۆ بکە. مەسەلا هەر کە یەکسە سیرەکە ئاڵێ باسی چی کرد، یەکسەر یە دەست پێەکە ئاڵێ ئەم شانۆ باسی چێکە بیلۆ ناکاتەوە کەم شانۆی کارژێڕێکی هەیە کە لە ڕووی دارایی و لە ڕووی بەڕێوەبردنەوەی بابەڕێ بیلۆ ناکاتەوە. کەسانی کێ دیمەنسازن واتە سینۆگرافیای بەرهەمەکە دروستەکان چەند کەسی ماندوون جارە 20 کەسی کەس بەس خەریکی دیکۆرێکە وانە بەڕێزت ئەزمونە تێ لەم شتا زیاتر شارەزیان بۆ نمونە کەسێک کە کاری دەرهێنانە کابێ لە کێوە دەست پێ بکە. مەسەڵەن کەسێک کاری نووسین ناکاییشی چییە، ڕەخنەگریشی چییە، تیۆریسێنەکانیشان چییە، نواندن تا ستافێک بۆ نواندن دروستیەکەی. وڵام بۆ خۆی ئەوانە هەمووی بەڕاستی ئەرکی قورسە و ئەرکی هەیە و ئیشی زۆرەوە بە تایبەتی لە هەموو مەجالەکان ئەگەر بیگرین. من بۆ خۆم زیاتر کاری دەرهێنانم کردووە، نواندنم کردۆ پێشتر، بەڵام وەکو دەرهێنان بەڕاستی ئیشێکی قورسە، ئیشێکی گران. ئەمە جگە لەوەی کە سیناریست و ئەوانەی کە لە پشتۆ ئیشی مۆزیک و هەموو ئیشەکانی تر، بەڵام ئیشە قورسەکەی کەوا لەسەر ئەوەیە کە تۆ مەسەڵەن سەد دەقێک هەڵەبژێری چۆن ئیش لەو دەقەیەکەی ئەو ئەکتەرانی کە هەڵێ بژێری چیە بێ، ئەو دەم و چاوانە چیە بن، ئیحساسی چۆن بێ. بۆ نمونە ئەو مخریجە بە تایبەتی بە مەسەڵەن بێوێکە ئەو ئیشە بکە ئەبێ بۆ خۆی باگراوندێکی باشێ بێ، بۆ خۆی خوێندنەوەیەکی باشێ بێ بۆ ئەو دەقایە ئەو نووسینە، ئەبێ بە نووسەری دووەمی ئەو نووسینە لەوانەیە نووسەرەکە بە بۆچوونێک و بە شێوەیەک ئەو دەقەی نووسیوە، بەڵام تۆ ئەتوانیت بە ڕوئیای خۆت بە بۆچوونی خۆت دەگەڵ ئەجوای ئەو قۆناغی کە ئەگونجێ تۆ ئیشە بکەیت ئەبێ ئاوا ئیشی تیا بکەیت. کاتە زۆر گرنگە بۆ ئێمە پێشووی هەر کەسێکە شانۆوەکات چ دەرهێنەر بێ ئەکتەر بێ هەر کەسێک بێ زۆر گرنگە بزانم جوارە تەبیعەتی ئیشەکە چۆنە، ژانرەکەی چۆنە، کۆمیدیایە، تراجیدیایە، میلۆدرامایە، وەنیە شتە تێ ناپەڕێت. وەڵای من بەنسبەت خۆم بۆ بینەرەکانمان ڕوون بێ عەفوم کەم ساجان مەبەستمە خەڵکە و هوشیاری بۆ دروست بێ ئیشێکی کۆمیدی و ئیشێکی تراجیدی تەماشا ناکرێت. ناتوانێت داواکاری لە ئیشێکی میلۆدرامی هەیە لە ئیشێکی تراجیدیش هەمان داواکاری هەبێ. ئینە سەروی کە دوایی بینەر وەزیفەی چیانی بینەریش هەر کەسێکارە بێ چی لەگەڵ بەڵام جارە منەوێ بزانین، ینی هەمووانی کە سینۆگرافیا لەگەڵا دروستەکەن، هەمووانی نواندنە لەگەڵاکەن، هەمووی دەرهێنەرەیان هەر کەسێکی تر گرنگە بزانێت تەبیعەتی ئیشەکە لە ڕیژانرەوە سەر بە کامیانەوانە. هەموو ئەو شتانەی کە جەنابت باست کرد ئەوە هەمویان ئەبێ خوا خوێندنەوەی خۆیان بۆی هەبێ. مەسەڵەن تۆ دەقێک ئەدەیتە ئەکتەرێک گەڵێت تۆ ئەم ڕۆڵا بینی ئەبێ ئەویش خوێندنەوەی خۆی هەبێ بۆ ئەو نووسینە، بۆ ئەو دەقە کە تۆ ئەو ڕۆڵا بینی. من چەندین ئیشمان کردووە، مەجالمان داوە، حتا ئەکتەرەکان وتومانە ئەو دەورە ئەگەر لەگەڵ تۆیان ناگونجێتەوە نایەتەوە مناقەشەیەکەین، تێبینی تێ لەسەری مناقەشەیەکەین.
یعنی ئیشەکانمان ئاوا کرۆ بەو شێوەیە ئەمە جگەلەوەی لە ڕووی سیناریس و لە ڕووی مۆزیک و لە ڕووەکانی تریشەوە ئێمە هەوڵمانداوە ئیشەکە دەستە جەمعی بێ ئیشەکە هەروەکو پێشتر باسمان کرد ئیشەکە لەوە دەرچێکەم ئێمە لە قەزایەکەیان لە شوێنێکی بڵین بچووکە ئیشەکەی بۆ ناوچەیە ئێمە هەمیشە وا ئیشمان کردووە ئیشەکانمان بۆ دەرۆژ بێ خۆشبەختانە ئیشیشمان بردوۆتە دەرەوە لە دەرەوەیش ئیشمان مەسەن دەرەوەی چەمچەمان بەبەسم نەک ئەوروپاوانە ئێمە شارەکانی هەرێم بردوومانە لەوێ ئیشمان کردووە خۆشبەختانە ئیشەکانمان جێ ڕەزامەدی چ جەماوەرەکە و چ نوخبە هونەرەکەی کە لەوێ بوون خۆشبەختانە ئەنیەوە ئیشەکە لە کارە هەر من دیسانەوە ئەدبمەوە بۆ بنەڕەتی شتەکە بم بۆ ئاجاجا پێتا بڕم بەرباتمە بەسمە زۆرتی سوود لە ئەزمموی بەڕێزەوە ببین بەڕست یەکسە باسی دەقت کرد تاونەم زۆر دڵم پێی خۆشە دڵم پێی خۆشە بە معنایش کەسی خۆم نابوو مانایی کە ئەم بەرنامێ ئێوێ لە ڕووی تیۆری و باسیەوە بکە زۆر گرنگە بۆ هەر کەسێکە ئێوە شانۆ بکە خوێنێتەوە بەڵام من پرسیاریۆم لا دووسە زۆر جار خەڵکی شەبینم پێم بەڵێن ینی خەڵکی ئاسایی فەرمانبەرێکە لە شوێنەکەیان دوکانی کێ ئەڵێ شانۆنامە بە تەنیا شانۆکارەکانی خوێندنەوە اینجا مەقسێکی دروستیان هەموو کەسێ بۆی هەیە شانۆنامە بخوێنێتەوە وڵا کاک ڕێباز خەڵک ینی ئازادە لەوەی ئەی خوێنێتەوە حەزی پێهێبێ بابی خوێنێتەوە بەڵام بۆ ئیشکردن بۆ بینینی دەقێکی بۆ ئیشێکی شانۆی ئەوە ئەمێنێتەوە سەر ئەو کەسە خۆی بەڵام ئێمە ئەو دەقەی کە هەڵێ بژێرین بەڕاستی من بۆ خۆمەوە ینی تا لەگەڵما نەژێ و لەگەڵیان نەژی تۆ شانۆکاری تو شانۆگەری بەرهەمێنی بەڵام بۆ کەسێکە بینەرەیان خوێنەریان وەرگرە هەر کەسێکی ناوەنی مەبەستم ئەوەی عنی زۆر جار ئەترسن لە شانۆنامەوە زانەوان تی ناگەن و بە شانۆکارەکان تێگەن ئەمە قسێکی دروستانی بەڕای تۆ کەسی وایە لە شانۆشا ئیش ناکە و ڕۆژە لەوانە نهات پێ بۆ بینی ئیشێکی شانۆی بەڵام حەزەکە دەقێکی شانۆی خوێنێتەوە حەزەکە ڕۆمانێک خوێنێتەوە حەزەکە چیرۆکێک خوێنێتەوە کەواتە مابێ لێرە مامەڵ لەگەڵ دوو جۆر لە دەقاپین دەقێکمان هەیە بۆ خوێندنەوەیە دەقێکمان هەیە بۆ نمایشە ئەتوانین بڵێنە و دەقانی کە بۆ خوێنە هەموو کەس مافیەوەی هەیە بیخوێنێتەوە و ئەو دەقانەشی کە بۆ نمایشن زیاتر شانۆکارەکان تی ئەگەن لەبەریکەوان بیری لەواکەنەوە چۆن نەخرێتە سەر ستیج یان چۆن لە شوێنێکا پێشکەشەکرێت مەمەستا شتێکی تر هەیە گرفتە هەر لە شانۆیە ئێمە ئەزانین کاتێکە ئیشەکە کۆمیدی بێ یاخود تراجیدی بێ یان میلۆدرامی بێ هەر کامیچیان بێ ئەبێ لە دوو شوێنە بکەن لە هۆڵێکی داخراواکرێت یان لە شوێنێکی کراوە ئاکرێت بۆچی ئەوانی کە لە هۆڵی کراوە ئیشەکەن ئەمە بڵێن لە هۆڵان نایکەن ببوورە لە شوێنێکی کراوەیە و ئەزانن ئەوانی ناو هۆڵ خراپە وات لە خەڵکە گەێنن باوی نەماوە یان بۆ ئەوانی ناو هۆڵ وات تێگەنی کە لێ نەبێ ناتوانێت لە دەرەوە نمایش بکە تۆم گرفتە چۆن ڕێباز من ئەمازانی چۆنەمێ من بۆ خۆم ئەوەی کە لە ناو هۆڵای بینم بۆ خۆم ئیشی تیاکەم حەزەکەم ینی متعی لێ بینم لەزەتی لێبینم بەرکەوتنم زیاترە لەگەڵێ بەڵام یەکێک لە ناو شارە یان لە دەرەوە ئیشێغەکە ینی بۆ نمون لەسەر تەختەی شانۆ تۆ ئیحساسێتری هەیە کە ئەیبینی مەسەن ئەو مەمەسیلەیان ئەو ئەکتەرێک کە دەورە بینێ سەی ئیمایی دەموچاوێکەی ئیحساسێتری هەیە لەگەڵ ئەوەیە کە لە دەرەوە بێ لەوانەیە هەر حیوارەکە بڵێت و تاو حیوارەکە ئەی خوێنێتەوە بەڵام لەسەر مەسرح هەمان بە های دراماتیکیمان بۆ بێنێتە دەرەوە کێشە دروستەکە بەڕێیتەوە بە تەشید لای من لەوانەیە من نەگەرەوە نەفسی لەسەر سەکۆکە ئیبینە سەر ستەیج ئەوە لای من خۆشترە وەگەلەوەی بەڵام ئەگەر تو هەمان جۆمان بۆ بێنێتە دەرەوە کێشەمان چی ئەگەر بێتە دەرەوە زۆر باشە بەس بڕوان ناکەم بتوانێت لە دەرەوە تۆمە بەس شتێکی تر بێ لەوانەیە بم بۆ لەلایەن بابەتی ئێرەش نەبێ بەڵام مەجبورم بێڵم بابەتەکە زۆر هەستیار و زۆر گرنگەوە هەستەکەم لە قسەکەن تاوام خوێندەوە گەروانە بوو بەم ڕێکەرەوە ئەوەی لە هۆڵیەتە دەرەوە زیاتر خۆی دزێتەوە لە بەها دراماتیکەکان بە تاشید لەوێ پێی ناوێرێت دێتە دەرەوە لە دەرەوە بەڵام خۆی لە ڕاستڕێتی زیاتر ئەگەر هەمان بەهای دراماتیکی هێنا و کاتە دەسەڵاتداری خۆی پێ پیشان نایە لەو مەجالەیە بەخوا بڕوان ناکەم لای من ئەوە نایبینی ناتوان بڵێم تۆ لە کوردستان وای بەڕاستی وای نبینی وەڵای من لە کوردستان ئەوەی کە بینیومە وا نایبینی حتا باسی هینەکەن بۆ نمونە زۆر جاڵن ئاسان و خۆش دەستە ئەم شەو کۆبین و حیوارەکان لە بەرەکەینەوە چینە و پاخەوە تۆمە بەس لەم جۆرە نمایشە باسی ئێمە ناکەین باسی نمایشە ئەسڵیەکانەکەین شانۆ خۆی لە بنەڕەتە لە شوێنی کراوە بۆ لە یۆنان وانە ئەگەر بچینە بۆ ڕۆژهەڵاتی دوور لای شانوی فێرعەونیەکان و ئەوانە شوێنێک بە سەقفی نەبووە تا هاتنی ڕێنیسانس دوایی لێچنە ناو شانوی پاکەتی پیاوە عولبە یان شانوی بۆکس باشە ئەم شانوی بۆکسە ئێستا باوێتی لە دنیا شانوە ڕاقیەکەیەکە لە هەموو شوێنە پێیت ئێمە هێشتا نەگەیشتنە قۆناغە سابەتی بکەین حەزمان لە دەرەوەیە
نا آخر زانیت ئەوە خەلە لە بەڕاستی کارگەکە من بۆ خۆم هەمیشە وتومە ئەو قسەیەم کرد لەگەڵ زۆر برادە لەو ئەوانەی کە دێن لە دەرەوە ئیشەکەن ئەو ئیشانە لای من لە دەرەوە وەکوتم ئەو متعی لێ نامی وڵام لەسەر ستەیج بۆ خۆم من بەرکەوتنم هەیە لەگەڵێ نی تێکەڵم لەگەڵێ ئاوێتابم لەگەڵێ من بۆ خۆم کە ئیشەکەم لە قاعەیە هەمیشە لەگەڵ ئەکتەرەکەم لەگەڵ ئەوانی کە لە مۆزیک ئیشەکەن هەموو ئەوانی کە سیناریستەکەن هەمیشە وتومە ئێوەش ئەبێ دەقەکان بخوێنەوە ئێوەش ئەبێ بەرکەوتندان لە من زیاتر بێ لەناو ئیشەیە زیاتر لەوە تێکەڵ بن زیاتر لەگەڵێ ئاوێتە بن من بۆ خۆم ئاوا ئیشم کردووە لەوانەیە پێم خۆش نەبێت لە دەرەوە ئیشێ بکەم و مامۆستا شانۆ نزیکە بینەوە من و تۆ قسەکانشتی زۆر گرنگی بەمور بینارانی بەڕێز مامۆستا تالیب وەکو کەسێکی بە ئەزمون هەم لە بواری شانۆ هەم لە بواری ڕۆشنبیری گشتی و ئەوانەیە کەسێکە دیارە لە ناو شاری چەمچەماڵا و یەکێکە لەو کەسانی لە سەراسی کوردستانیش یەکێکە لە ناوە درەوشاوەکان و ئێمە ڕێزی لێگرین بۆ ئەمڕۆکە لێرە ئامادەیە وەکو کەسێکی پسپۆر و شارەزان کە ئەزمونێکی لە ساڵانی هەشتاکان و بەردەوامە تاکو ئێستا و دانەبڕاوە ئەمە جێی دڵخۆشیە بۆیە کە کاتێک پێ پرسیار وەڵام ناکەین لەبەر ئەزمونی زیاتر وەرگین مامۆستا ئێمە خەریکین لە ئەزمونی خۆمان و لە نەتیجەی گفتوگۆگەین بە شتێکی تر خەریکین تێگەین بزانین شانۆ چ تیراژیدی بێ کۆمیدی بێ میلۆدرامی بێ لە هۆڵا بکریان لە دەرەوە بکرێ ئەبێ شانۆ بێ ینی هەتا ئەم پێناسێ وەرنەگرین نە هۆڵەکە پێناست ئااتێ نە دەرەوەش پێناست جانابەت فەرمووت ئێمە بەداخۆیانی شانۆکەی ستەیجمان نەگەیانەوەتە منزڵ بەڕەمە من ڕای خۆمە نەگەیشتۆتە منزڵ ئەوەی کە ئێمە ئەمانوێ ئەوەی کە ئەو کەسانەی مختەسن ئەیانە شانۆ بگێتە منزڵ بۆی ئێمە وەکو هەموو خەڵکانی دەرەوە وەکو وڵاتانی دەرەوە بڵێن ئێمە شانۆیەکمانێ بەداخۆ ئێمە ئەوەی ئێمە نەگەیشتوەتەوە تا ئێستا هەڵساوین وازمان لەوەن هاتوونە لە شوێنەترەوە دەست پێەکەی تۆ ئەگەر ئەم ئیشە نەگەینیتە شوێن خۆی نێگەینتە جێگای خۆی نابێ بێت تۆ هەندستان لە شوێنەوە بردۆ دەبەرەوە ئێمە کاریگەری کەلتوریەکەی شانۆ خۆی نەبووە بە کەلتور واتە تەسبیت نەبووە پایەکانی جێگیر نەبووە ئێمە لە شانۆ لەسەر ستەیج بیکەین یان لە دەرەوە مادەم پێکهاتە و مەقەوماتی شانۆمان نییە جێی پرسیارە بەڵام ئەمە بۆ هەموو کەس ڕاز نییە توانین بڵێن شتێکی ڕێژەیە لە بەڕێزت بۆ کەسێکی کە لە ئەزمموی کەسێک بۆ کەسێکی کە ئیگۆڕێ هیچ عیبە و شەرم و نەنگی نییە لە دەرۆی شانۆ لە دەروی هۆڵەکانی شابیکەین بە مەرجێک خۆت زیینەوە نەبێت لەو پێکاتانی کە لە شانوێکی کە باوەڕ پێکراو بێت و جێژ و لەزەتی هەبێ تۆ ناسم تا چەند هاوڕێ لەگەڵم قسەی منە سەد لەگەڵ ئەو ڕایە ئەبێ شانەوەکو جەنابەت ئەبێ بەو شێوەیە بێ یعنی بێتەوە لەگەڵ هەموو شتەکانە هەموو ئەو بوارە کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی و لە هەگەڵ هەموویە ئەبێ بێتەوە ئێمە ئاوا ئیشمان کردووە کەواتە بێ شانۆکار بزانێ ئیتر لە هەر مەجالێکی شانۆە ئیشەکەی لە کارگێڕیا ئیشەکەی لە سینۆگرافیا ئیشەکەی لە نواندنا لە دەرهێنان ئەبێ پێش هەموو شتێک تۆک و دەق و شارەزای لەلایەنە ئەدەبی و هونەریەکەی شارەزاوی پێکهاتەکانی شانۆ شارەزاوی پاشان بیکاری تیا بکەی ئیتر گرنگ نییە لە هۆڵا یان لە دەروی هۆڵا بەڵام بە مەرجێ خۆت زیینەوە نەبیان خۆشاردنەوە نەبێت لە پێکهاتەکانی شانوێکی هونەری تاکید ئێمە کە ئیشەکەی مەسەلە من بۆ خۆم خەوی پێوابین بەڕاستی ینی زۆر جار کە دەقێکم هەڵبژاردەوە بۆ ئیشکردن خەوم پێوەبینەوە بڕوات بێ بەو سافەشی کە لەگەڵ مابوونە هەر هەمویان وتۆ من خەوم بەو ئیشەوە بینەوە ئەبێ ئاوا بکەین ئەبێ بەم شێوەیە بێ ئەبێ ینی کارێ بکەین کە ببێتە مایە ڕێز و ستایش بۆ خەڵکەکەمان لەخوا بەزابێت چەند چەماڵ بۆ خۆی جمهوریە باشی بۆ مەجای شانۆ ینی ئەوەیەکە لە خاڵە دڵخۆشکەرەکان لە لای من باس پێشترەکەم زووتر ئێستا بەداخەوە لەوانەیە مەسەلەن چەند ساڵ جارە فیستیڤالێکە کرێ ئەویش نوقبە هونەریەکە و خەڵکی دەرەوەی شار ئەمانە بان کرێت لە فیستیڤالەکە بەشدارە بن قەرەباڵغە بێ بەداخەوە ینی شانۆ لێرە ئیش بکەیت لە 2 ڕۆژ 3 ڕۆژ زیاتر تێناپەڕێت مانە عیلم ئێمە پێشتر کە ئیشمانە کرد 14 ڕۆژ 15 ڕۆژ جاروا ڕۆی بووە 20 ڕۆژ ئیشمان کردووە ینی خۆمان ئیشەکەمان ڕاگردووە وتمانە بەسە ئەمە کاریگەری کەلتورەوە لە تۆکا بەردەوامبی مامۆستا لێرە پرسیارێکم بۆ دروستە بێ زۆربەی ئەوانی کاچن بۆ نمایشە شانویەکان وێنەوە ئێمە تێنەگەیشتین بۆچی لە شانۆ تێناگەین ئێمە ئەوە کاردەبات ئێمە بەبەستم گشتە ینی ڕێژەی ئەمەش ڕێژەیە ئەوانە لەوانەیە ینی
من بۆ خۆم میسە کە ئیشەکانم دایمە دەقی فەلسەفی و دەقی ئەوانەیە قەت ڕۆژە لە ڕۆژان ئیشێکم نەکردم لە دەقێکی سادە و هەر کەسێ بێ بیبینە و گوێ لێ بگرێ کارڕێباز ئەم جۆرە ئیشانەکە ئیشی تیاکە لە ئیشی فەلسەفی و ئیشی ئەوانە بۆ ئەوەیە متەلەقی کە دێ ئەو ئیشابینێ بۆی هەڵوێز وەرگێ بۆ ئەوەی بتوانێت کە چووە دەرەوە ینی ساڵێک لە ساڵەکان لە سەیمانی ئیشێک کراوە لە دوای ئیشەکە خەڵ هاتۆتە دەرەوە مزاهرەی کردوە ڕەنگە جەنابیشت ئاگادار و علمیتە بێت ئەبێ ئیش بەو شێوەیە بکەیت بەڵام لە ڕووی ئەوەی کە جەنابتەڵی ئەوە بەداخەوە ئەوانەی کە دێن زۆر بڵین بەرکەوتنیان لەگەڵ شانۆیان کەمە حەقی خۆشێتی بێت حەقی خۆشێتی تێبگا ضروریشە ئەو مخریجە کە ئەو ئیشاکە حساب بۆ ئەوش بکە کە دێت ئەم جمهوری دێت جمهوری ئاسایی ئەوش تێبگا مامۆستەمە لە بنەماکانی دەرهێنانی شانۆیە شتێکمان هەیە پێی ئەڵین یەکەم پرسیارکەیەکین لە خۆمانوێ ئەم نمایشە بۆ کێ وە لە کوێژ نمایشەکەی ئێمە ناسنامەیەکمان هەیە بزانین چێ بۆ سێری نمایشەکانمان یان بینەرەکانمان تێکەڵە و نمایشەکانیشمان هەرتێکەڵن یان تا ئاسان نمایشێکمان نییە میوارە بڵین لە ئەچین سیرەکەین بەیەکەوە ئەمە بەس بۆ خێزانە درامایت کۆمەڵاتیە نیمانە بڵێ ئەمە بەس بالیەیە نیمانە بڵێ ئەمە ئۆپێرالیە مەسەلەن نیمانە بڵێ ئەمە ئەبسۆردا بەوەی کە پێشوەخە بزانین چییە گرفتی ڕێبرتوارە یان ئەگەر ڕێبرتوارێکە بێت ساڵانە نمایش بکرێ بۆ پێشکەشی بۆی کە خەڵکیش بزانێ ئەم شتی کە تۆیکی چییە پێشەوەی بێن بۆی کە نێم و بێزار بین بەڵێ بەداخەوە کار ڕێباز ئێمە کە ئیشەکەین حسابی ئەو لایەنەمان نەکردووە زۆربەی زۆری ئەوانەی کە بە تایبەتی مخریجەکان ئەو حسابیان نەکردووە کە یەکێکی ئاسایی بێ کە ئەو ئیشە بێ لێ تێبگا ئەوش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەداخەوە ئێمە خەڵکی وامان نییە بڵێن بچێت بخوێنێتەوە ینی خوێنەریشمان تا حەدێک بەو شێوە نییە کە ئێمە بمانەوە بێت لە ئیشێکی من تێبکە ئەوش بە حکمیەوەی پێشتر بڵێن هیچ ئیمکانیەت وشتنەوە بەڵام ئێستا بەهۆی سایتەکان و بەهۆی ئینتەرنێت و بەهۆی ئەو فەزا گەورەی کاتۆتە ناوە ئەوەش هەر عینەن تۆزە زوو بەرکەوتنمان هەبووە لەگەڵیا ئەو سایتانە بڵین ئینتەرنێت و موبایل ئەوش کوتوپڕ بەرکەوتنمان هەبووە لەگەڵیا بە تەدریجی نەهاتوە ئێمە مامەڵی لەگەڵا بکەین ئەوەش وای کردەوە بەڕاستی یعنی خەڵکەکانمان دوورکەونەوە لە مەجالیشانۆ بچن لە سایتێکە سەیریکەن یان بچن لە گوگڵ سێرچکە چی بێ بۆ خۆی گوێ لێ بگرێ و یان سەیریکا و یان بیخوێنێتەوە منیش بەبەستەکەم ڕێک لەوە یان ئێمە کاریگەریە کەلتوریەکانی تەکنەلۆجیا هاتوۆتە ناو شانۆ تۆزە بەڵام ئەوە بزانین مامۆستانی تەکنەلۆجیا چەند کاریگەری هەبێ شانۆ تامیکی هەیەگە ڕوبەڕوو بەرکەوتنی ڕاستەوخۆنە بێ ئەم چێژە دروست نابێ ئێمە لەم جەمە دابڕین هەساکەم کەشی خەڵکی ئێمە بە گشتی قساکەندی سانۆ بە ڕێژەی دای لێ بردنەکەین ئەم ڕێژە خەڵکەکەیان بۆ بینین نمایشەکان یەکەم خەڵکی خوێنەر نینێواتە لە ئەدەبی شانۆ شارەزانی زۆر بەیان دوو کەیان نمایشی هەمە جۆریان نەبینیوە سێ جیاوازی لە بینی ئیشەکانە ناکەوە تا ژانر و جۆرەکەی نازانن چوار هوشیاری شانۆیمان لە ناو خوێندنگا و فێرگەکانە بڵاو نەکردوێتەوە پێنجەم شانۆکارەکان خۆمان هیچی شێکمان نەکردو بۆی ئاسی وشیاری خەڵکی پێبەرزکەینەوە دەمە بیرمالەوە کردوێتەوە چۆن ئاسانیکەین لە کاتێک ئەمە زین ساڵانی هەشتاکانی بەڕێستان کە ئیشتان تیا کردووە هەتا نەوەدەکان و تا ئێساش هەرەیەک جۆرمەوادە تەختە و دار و قماش و تەلی مسەلەحە ئێدنێ تەکنەلۆژیا ئێستا داواکارێکی تریە گەنجێک تازە دروست بووە لەگەر چۆنە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2003 تەماشای بکەی تا ئێستا گەنجێکە ئاگای لەو مێژوەنیە باشە خۆشمان تیۆریزە نەکردووە ینی لە ڕووی تیۆری و ئامادە نەکراوین وە لە ڕووی پراکتیکی شۆ پیشانمان نێون ئەم ڕابردووی ئێمە چه کاریگەریکی هەیە بۆ ئێستا بۆیە بینینیان ڕەفزمانەکەنەوە هێڵێکی ڕاست و چەپمان بەسەراهێنن یان شتێکی کرچووکاڵیان بۆکەین کەوان وازانی من ڕابردوو شەرەوەمان کردووە بۆ لە بڕی سەردەم و داواکارێکە گۆڕاوە هەمان ئەو کەرستانی هەشتاکان بەڕێزی شپێکە ناتوانین ێستا شپێ بکەیت پێویست بە تەکنەلۆجیا هەیە پێویست بە گۆڕانکاری پێویستمان بەشتی تازە پێویستمان بە پێشکەوتنە بەداخەوە ئێمە هەوڵی ئەوەمان نەداوە هەموو شانۆکارەکان بە پێجیاوازی من بۆ خۆم ئەوە تێبینیم کردۆ ئەیبینیم و هەیشە هەوڵمان نەداوە ئەم شانۆیە ئەم ئیشانە ببینە پێشەوە بیبینەوە هەر هیچ نەبێ لە دەرەوە بزان کە ئێمە لە شانۆی ئیشەکەین
بەداخەوە ینی ئەوە ڕووی نەداوە زایدان ئەوەی کە ئێمە بڵین لە هەشتاکان کە ئیشمان کردو و هاتوینە بڵین بۆ ئێرە پێش هەشتاکان لە هەفتاکان لە چەمچەماڵ ئیشی زۆرەوە بێگومان لە شارەکان تریش هەر هەبووە بەڵام ئێمە لە هەشتاکان ئەوەی کە من ئاگام لێتی تا ئێرە هەر وەکو جەناب بوتت ئەو کەرەسانەی کە ئەو کاتە ئیشمان پێکرد ئەو کەرەسانی کە ئەو کاتە لەسەری ڕۆیشتین و بەکارمانێنەوە ئێستاش هەمان ئەو شتانەیە هیچ نەچوینێتە پێشەوە بەداخەوە ترەوە ئەگەڕێتەوە من بۆ خۆم وایە بینم لە ڕۆ سیاسیەکەەوە یەکێکە لە کاریگەریەکان کە هونەرمەند و کە کەسی شانۆکار و کە کەسی مۆزیکزان و کە کەسی شێوەکاری پەرت کردووە بەڕاستی لەوانەیە لە هەشتاکان هونەرمەند لە هەموو هەرسێ بوارەکە یعنی یەکگرتووتر و بەقووەتر و متەمەسیک بوون زیاتر بە ئیشەکانەوە ئێستا لەوانەیە بارە سیاسیەکە وای کرد بێ لە هەمان کارچە لەوانەیە ئێستا ئێمە بەداخەوە ئێمە ئیشمان کردووە بۆ هونەر ئیشمان کردووە یعنی هونەری نەبووتە وەزیفەمان ئێمە بتوانین لەسەری بژین کاکە بەداخەوە یانیەوە لە کوردستان بەعام ئەوە ئاهوایە زۆرنی بە پیشەوەربوونمانەوە هەیە ئەمە گرفتی یەکەمیانە گرفتی دومیشمانەوەیە ئێمە کۆمەڵی خەڵکی ڕەخنەگەم بەسمان کۆم و کوڕی دۆزینەوە نیە بەسمان لە تیۆر و میتۆدا تا بێت بتخوێنێتەوە بەرهەمەکانمان بێلایەن و بابەتیانە ناخوێنینەوە و کەسانێکمان نییە بێ دراماتۆرجیمە بکە بینەرمان بۆ دروستکە پێمان بڵێ مەسەن بە سومعەیەکی ئەکادیمی و بێت پێمان بڵێ مامۆستا تالیب نمایشێکی هەیە نمایشەکەی بەم جۆرەیە ئەوەی کە و کەسانی ئارەزوومەندی و شتن بێن بیبینن بۆچی وا هەستەکە ئەگەر هۆڵەکەی تۆ ئەگەر تایبەتمەندی وەرگا بڵێن نمایشێکی ئەبسۆردە هەیە بینەری کەمە بڵیتونەڵی شانوێکی فەلسەفیە و خەڵک حەزەکا بۆ جۆرە بۆچی ئەگەر هۆڵەکە و کەمی تیا بێڵەن ئیشەکەی خراپ بووە یانەڵێن سارد و سەر بووە کە لە کاتێک ئەمانە قسەی زانستی نین و دووریشن لە هەموو پێوەرە ئەکادیمیەکان بۆچی ئەم قسەیە کرێ مامۆستایانی مە لە چیوە هاتووە لە کاتێک کەزیان ڕەخنەگرمانیە لە ڕووی مادی و لاوازین ئاسی تەکنەلۆژیا تا ڕادی نەبوونە لە ئیشەکانمانە باشە لەگەڵەوەی کە هەمان کەرەستەیەکە لە ساڵی هەفتاوەشتاکان بەکارهاتوون ێستا شەمانشتا داواکاری خەڵک گۆڕاوە سیستمی تەکنەلۆژیا و ئەم وەسایلانی عالەمە مەجازی کە لە فەیسبوک و لە یوتیوب و لە گۆگڵ هەیە زۆر بێشکەوتووە کە بەڕاستی فرێی ناکەی زۆرجار بۆچی هەموو ئەمانە بەسەر شانۆ و شانۆکارێکی کوردە ساکرێنەوە کە هیچمان لە بەردەسانیە کاگڕێباز ئەمە بۆ خۆی یەکەم ئەکەوێتە سەر خۆمان بە دەرەجەی یەک بەداخەوە ینی من ئەیڵێم نەخوێندنەوەی یەکتر ئەوە یەکێکە لە سەبەبەکان بەڕاستی ینی تۆ من دێم بۆ ئیشێکی تۆ یان تۆ دێی بۆ ئیشێکی منیا ئەوە چێ بۆ ئیشێکی ئەو بەڕاستی ینی زەربهێنانە سەر ئیشەکە یان ئیشەکەی وایەوە من بۆ خۆم ئەو تەبیعەتەم نییە قەت ڕۆژە لە ڕۆژان چوومە بۆ نمایش چوومە بۆ سلێمانی بۆ نمایش چوومە بۆ هەولێر چوومە بۆ شارەکانی تریش بۆ بینینی نمایش بەردەوام ڕێونیۆنیم کردوتومە کاکە ئەمە هەوڵێکی باشە ئەمە شتێکی باشە ئەمە سەرەتایەکی باشە ئەمە بۆی سەرەتایەکی باشە بۆی شانۆیەکی جوان و متەمەکین و شانۆیەکی تۆکمە توانین لەم شارە دەستە بەرکەین خۆشبەختانە لە چەمچەما ئێمە من شخصی خۆم کەمتر لە ئیشی کۆمیدیا ئیشم کردووە بڕوان ناکەم لەوانەیە دوو ئیش سێ ئیشم کردێ و ئیلا ئیشەکان تر هەمووی ئیشی جاد و ئیشی فەرسەفی و ئیشی ئەوانە بووە بەڵام لەگەڵەوەی شاکار ڕێباز ینی خۆشبەختانە جمهوری باشمان هەبوو ینی هین دروست بووە بەڵام ئەم شانۆ نەبووە ناسنامە مامۆستا لە هەموو شارەکانی هەرێمەگە سێری بکەین شانوێکمان نییە پێی بناسرینەوە گە چوینە دەرۆ شتێکمان پێ نییە لە ڕێی تیۆریش و لە ڕێی پراکتیکەوە لابۆرێکی شانۆییمان نییە تا ئێستا ساغی کاتەوە مامۆستا تالیب چی کردووە بۆی هەم جیلێکی تازەیە بتخوێنێتەوە و ئیش لەسەرەوەی تۆش بکە لەبەرەوە هەمووان پێویستمان بۆ یەکتر وردە هەوڵەکانمان چڕکن ئەم بەرنامێژێکی لە ئیشەکانیەوەیە ئەم تیۆریە دروست بکە ئەنوای لێ بکە لە بوارە جیازەکانی کەلتورە خەڵکی جیاواز کۆ بکەینەوە پێی بڵین ئێمە ئەم لە ڕووی کەلتوری ئەم ئاسەوارانەمان هەیە میراتەمان هەیە بەڵام ناسنامەمان دروست نەکردووە هۆکارەکە فرەلایەنە یەک لایانی نییە بەڵام بە شێوەیەکی سەرەکی خۆمان تیا کەم تەرخەمینیان با بڵین شانۆکارەکان تیا ئەوانی کە شانۆوەکەن لە ڕێی تیۆریش و لە ڕێی پراکتیکیشەوە هەوڵیان نییە بە دامەزراوەی بکەن تا چەند لەگەڵم قسان وەڵام من 100% ئێستا من بۆ خۆم ئەوەم بینیوە زۆرجار لە ئیشەکانە لەگەڵ هونەرمەندەکان بڵین هاوڕێکانمان ئەوانی
هاوڕێ هوەریمان بە درێژای ساڵەکان لە ئەوەڵەوە بۆ ئێرە حتا هونەرمەندەکان دەرەوە چەمچەماڵیش یعنی یەکێکە لە سەبەبە هەرە بینەکان ئەوەی کە بڵێن سەرەکیە کە نەخوێنەوەی یەکترە ینی بۆ خۆ من ئەمەم بینیەوە ئەمە زۆر بەزەقی ئەیبینی بەداخەوە خۆزگەوان نەبووە